بەناوی خۆی گەورە و میهرەبان بۆ وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی بابەت داواکاری. بەڕێزان ئێمە داواکارین لە جەنابتان وەکو قوتابیانی بەشی علوم فیزیا زانکۆی هەڵەبجە کە لە ئێستادا سیستەمی خوێندن لە سیستەمی ساڵانەوە بووە بە سیستەمی بۆڵۆنیا. لە ئێستادا و لەم ساڵەدا سێ خوێندانمان بە شێوەی ئیجازە کە پێشتر ئیجازەیان کردووە گەڕێنرانێتەوە ئەمساڵ بۆ قۆناغی یەکەم. ئەمەش مەترسیەکی دروست کردووە لەسەر سیستەمی خوێندنمان و ترس و دڵۆڕاوکیەکی لە نێوان قوتابیاندا دروست کردووە و ئێمەش وەکو قۆناغی سێ گرت بووینەتەوە و داواکارین لە سەرۆکی زانکۆ و سەرۆکی خوێندنی باڵا کە ئەم کێشەیەمان بۆ چارەسەرکە. داواکارین لە بەڕێستان لە ڕێگە چارەسەرێ بوو ئەم کێشەیە بدۆزنەوە کە چارە نووسمان نادیارە و تا ئێستا نەمانزانیوە کە ئەم کێشەیە ئایا ئەتوانی یەکلایی بکەینەوە یاخودنا. چەند بژاردێکمان پێیاون یا ئەوەیە کە تەلەبەکانمان ئەگەر خوا نەخواستە تووشی کێشەیە یان شتێ بوون و تەلەبە بەهۆی ئەوەوە بکەوێتەوە نەبێتە ئەوەی کە بگەڕێتەوە قۆناغی یەکەم بەڵکو بگەڕێتەوە قۆناغی دوای خۆی بچێتە قۆناغی دوای خۆی بەڵام وەکو عبور ئیمتیحان لەو دەرزانەیە بکا کە کەوتووە نەوەک 4 ساڵی خوێندنی بەزایە بڕوە. ئەم سیستەمە لە هەموو زانکۆکانی کوردستان پەیڕەو کراوە بەڵام هەنێ زانکۆ هەیە ئەم کێشەیان چارەسەر کردووە بۆ نمونە توانیویانە ئەو تەلەبانی کە ئەکەون بە شێوەیەکی هین ناوی چیە ئەگەر بکەون بە شێوەیە کە ئەتوان بچنە قۆناغی یەکەم و ئەو ئیمتیحانانە بکەنەوە کە تیا کەوتون.